گرنگی دەستەبەری کۆمەڵایەتی لە 2013 ئێرە وەکو بەشی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارانی سۆران بووە لەبەر کار و چاڵاکی و گرنگی فەرمانبەرەکانمان ئیدی دایرەکەمان کرا بەرەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارانی سۆران. ئیشی دەستەبەری کۆمەڵایەتی چییە؟ داکۆچیکردنە لە مافی کرێکار بە دەرەجە یەک، داکۆچیکردنە لە مافی کرێکارە. چۆن لیژنەکانمان هەیە، لیژنەی پشکنینمان هەیە، ڕۆژانە سەردانی ئەو شوێنانەکەن کە کارتی تایبەتن لە 170 موچەی کرێکارەکان بۆ حکوومەتە، چۆن لە 170 105 کرێکار ئەیدا 112 خاوەن کار ئەیداتن بە مشتەڕەشیە بەپێی یاسا ژمارە 39 ساڵی هەفتاویەک هەمارکرا بە مادە 4 لە ساڵی 2012 بڕیاری ئەنجومەنی وەزیرانە. داکۆچیکردن لە مافی کرێکاران زۆر حاڵەتەگرێتەوە. یەکێک لەوانە ئەوە بۆ نمونە کرێکارێک 25 ساڵ خزمەتی هەبوو خانەنشین ئەکرێتن، یاخود ئەگەر چەند ساڵی خزمەتی هەبوو 10 ساڵ بۆ 15 ساڵ لە شوێنێک دامەزرا لە شوێنی حکومی دامەزرا ئەتوانی ئەو خزمەتی بەرێتەوە سەر ئەو شوێنەی کەلی دامەزراوە، بەڵام وەکو خانەنشینەکەی پێش ئەکەوێتن. یاخود ئەگەر هاتو کرێکارەکە لە کەرتی تایبەتکار ئەکات تووشی پێکانی کار بوو، ئێمە ڕێژێکمان هەیە 132 بەسەرەوە ئەگەر پێکانی کاری بوو خانەنشین ئەکرێتن بە گوێرەی تەقریری توبی. ئامار ڕێژەی فایلەکانمان لە 1300 بۆ 1400 فایلە، ئیدی ژمارە کرێکارەکان شوێنمان هەیە 100 کرێکارە، شوێنمان هەیە 50 کرێکارە، شوێن هەیە 10 کرێکارە. ئیدی بە گوێرەی پرۆژەکانە تا پرۆژەکە فراوانتر بێتن کرێکاری زیاتر لە خۆی ئەگرێتن. ئێمە وەکو دەستەبەری کۆمەڵایەتی یەکەم کاری ئێمە داکۆچیکردنە لە مافی کرێکار. زۆر شوێن هەبووە کە ئەمە چوینە سەردانمان کردووە، دوای ئێمە خاوەنکارەکە هەڕەشەی لێکردووتی تو ئەگەر خۆ دەسەبەر بکەی دەردەکەین. ئێمە دادگای کارمان هەیە، لە دادگای کار ئەتوانی سکاڵای لەسەر تۆمارکردن ڕوبەڕووی و لێپێچینەوەی یاسایی بکەین و جاکرێ کارەکە بووی هەیە داوای قەرەبووی خۆی بکاتن بەپێی محکەمەی کار. پێشێلکردنی مافی کرێکار هەیە، بەڵام ئێمە وەکو دەستەبەری کۆمەڵایەتی هەوڵ دەدەین هیچ لە پێشێلکاریەک لە مافی کرێکار نێڵین. مەسەلەی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران مەسەلەیەکی زۆر گرنگە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی زۆر لەسەری ڕادەوەستین بۆ ئەوەی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران بکەین، چونکە بەپێی قانونی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران ئەو کرێکارەی کە دەستەبەر دەکرێت لە مەسەلەی خانەنشینی کە زمانی خانەنشینی ئەم کەسە دەکرێتن، زمانی تەندروستی ئەم کرێکارە دەکرێت. پەسەند نەکراوە، هێشتا خوێندنەوەی دووەمی بوو کراوە، ڕەشنووسێکە. لەم ڕەشنووسەدا هەموو پەیوەندیەکانی مابەینی کرێکار و خاوەنکار ڕێکخراوە، مافەکان و ئەرکەکانی کرێکار و خاوەنکار ڕێکخراوە، واتە ئەگەر بەدەل لەم یاسایە هەر کەسێک خاوەنکار تەخسیری بکاتن یان سەرپێچی لە یاسایی بکات بەرامبەر دادگا بەرپرسیارە، ئەگەر کرێکاریش سەرپێچی بکاتن بەرامبەر بە دادگا بەرپرسیارە و دادگا دەتوانێت بە پێی قانونەکە تەعامل لەگەل هەردووکیان بکاتن.